ئامارەکانی ئەو ساڵمان تا ئەو دەقێکە ئێستا لەگەڵ ئێوە لەسەر 239 ڕوودا و لەم ساڵ ڕوویداوە تاکو ئەمڕۆ کابیستی 11 239 ڕووداوی هاتوچۆ بەگشتی بە هەموو ڕووداوەکان و هەروە نزیکەی 404 کەس بەداخەوە ئەوە بریندارن وەڵام ئەوەی ناخۆشە لەمڕە 13 هاوڵاتی جانی لەدەستداوە یعنی مردن هەیە 13 مردن لەم ساڵ تاوەکو ئێستاکەوە چەند مانگێک و شتێکمان مایە بۆ ساڵی نوێ ینی 13 لەوانەیە ڕووداوی دیکە دەبی شەڵا بە هیواوێنە ڕوودا و ڕوودا بۆ ئەوەی خەڵک دوور بیتن لە ڕووداوی هاتوچۆ کارەساتی نەخوازرا هۆکاری ڕووداوەکان بۆ چ دەگەڕێتەوە هۆکار گەر زۆرن مەسەن هۆکار هەیە شوفێر پابەند نابی بە ڕێنمایەکانی هاتوچۆ بەروە شوفێر یەک لە حالەتا مەسەن زۆربەی کات شوفێر لەوانەیە بەهۆی سەرقاڵبوونی بە مۆبایل و یان ئامێری زیرەکیان کردنەوەی لایڤێکیان کردنەوەی پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەر کەسێکەوە سەرقاڵی دەکات لەوانەیە ئاگای لە خۆی نەمینێت و لەم کاتەدا لە چرکەیەکە کۆنتڕۆی لەدەست بدا هەروەها هەبووە مادەی کحولیش بەکار هاتووە ئەمانە هەموو هۆکارن بەڵام ئەمە ناکرێن برین هەمووی هۆکارەکەی شوفێرە و یان ئۆتۆمبیلە هۆکاری تر هەیە بە حکمی ئەوەی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بەسراوەتەوە ڕێگایەکان بە مەرزی نێودەوڵەتی حاجیۆمەران کەوا ڕێگای هامڵتۆن بناوە لەم ڕێگایەکە یەک سایدە چوون و هاتنە تەسکە لەم حالەتانە لەوانەیە بەهۆی هاتنی بار هەرگرێکی زۆر کەوا لە هەم لە وڵاتی ئێران کەوا دێن بار دەگوازنەوە هەروە بە پێچوانەوە کە لەوە لە هەرێمی کوردستان دەگەڕێنەوە